شتێکتان بۆ ئازاد ویدیۆکیشی لێ بگرین. لە ماوەی ڕابردوو بەڕێبەرەتی پۆلیسی سۆران نووسینگەی نهێشتنی تاوانی سۆران هەروەها بنکەی فریاکەوتنی سۆران بە هەماهەنگی لەگەڵ لژنەی ئابووری قایمقامیەتی قەزای سۆران هەڵسان بە دەخستنی چەند کافتریایەک لەوانە پێنجیان کە کاری قومارکردنیان تێدا ئەنجام دەدرا بۆیە ئەم پێنج کافتریایە بە یەکجاری داخراون و هەروەها ئەو کەلوپەلێکە قوماریشان پێ دەکرد دەستە سەرکران و لە کاتی ئێستادا لای ئێمە ڕاگیرەوە. یەکێک لەو زانیاریانەی یەکێک لە هۆکارەکان هۆکاری زۆر بوون بۆ داخستنی قومارخانەکان بەڵام یەکێک لەوانش یعنی هۆکارێکی تریشەوە بووکە هەواڵمان بۆ دەهات لەلایەن ئەوانەی کە باوەڕپێکراوی پۆلیسن هەواڵمان بۆ دەهات دەیانگوت گومانمان لەوەی هەیە کە زۆر کەسەیە دۆلاری ساختە دەینیتن بۆ قوماری ئەگەر بشدۆڕێنیتن زۆر چاوی لێ نەبێ ئەو دراوی ساختە شەگەل لەوێ کەتە بازار لەوێ بەکار هێنرا و دوایەتر دەکەوێتە بازار و گومانی ئەوەمان هەبوو یعنی کە لە بازار دوای بکەوێتە لای خەڵکێکی کە کاسەبکارانە خەڵکێکی ئاسایی بۆیە بە یەکێک لە هۆکارەکانی سەرەکیمان زانی کە هەڵسین بە ئەنجامدانی ئەم داخستنە.